ئەحمەد شەڕع دووچاری قەیرانی لە دەستدانی متمانەی ئەمریکا دەبێت. ئەسەدا وەک ڕێکخراوترین و متمانە پێکراوترین هێزی سووریا دەمێنێتەوە. ئێوارەی ڕۆژی شەممە لە شاری تەدموری سەر بە پارێزگای حوموس لە ناوەڕاستی سووریادا بەهۆی هێرشی چەکداریەوە بۆ سەرهێزێکی هاوبەشی ئەمریکیەکان و سووریا دوو سەربازی ئەمریکی و وەرگێڕێک و ئەندامێکی هێزەکانی سووریا کوژران جگە لە برینداربوونی چەند سەربازێکی دیکەی ئەمریکا و هێزە ئەمنیەکانی سووریا. بە پێی ڕاگەیەندراوی حکوومەتی ئەمریکا و سووریا ئەو کەسەی هێرشەکەی ئەنجام داوە ئەندامی هێزەکانی سووریا بووە. بە پێی راپۆرتێکی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنەڵی ئەمریکی ڕووداوەکە دەبێتە هۆی مەترسی لەسەر پەیوەندیەکانی دیمەشق و کۆشکی سپی. کوژرانی سەربازە ئەمریکیەکان لە سووریا متمانەی ئەمریکا بە هێزەکانی سەر بە حکوومەتی دیمەشق لاواز کردووە. لە دوای ڕووداوەکە ئەمریکا پشتیوانی زیاتری خۆی بۆ هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا دەربڕی. فەرماندەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە سووریا پەیامێکی گرنگی بڵاوکردەوە و ڕایگەیان ئەنجامدەری کردەوە تیرۆریستیەکەی تەدمور ڕاستەوخۆ سەر بە حکوومەتی دیمەشقە. فەرماندەکە دەژڵێت هاوبەشی سەرەکیمان هەسەدەیە و هاوکار دەبین لە هەماهەنگیان. بە پێی راپۆرتەکەی وۆڵ ستریت جۆرناڵ سەرڕای دووپاتکردنەوەی پەیوەندیەکانیان بۆ بەردەوامیدان بە هەماهەنگیکردن لەگەڵ هێزەکانی سووریا، بەڵام ژمارەیەک پسپۆر دەڵێن هێرشی سەرهێزەکانی ئەمریکا دەتوانێت هەوڵەکانی ئەمریکا بۆ زیادکردنی پەیوەندیەکانی نێوانیان ئاڵۆز بکات بۆ باشترکردنی هەماهەنگیەکانیان. ئەحمەد شەڕع دەبێت کۆنتڕۆڵی خۆی بەسەر هێزەکانیدا بسەپێنێت.